لە بڕگەیەکی نوێی چەند دروستبە لەگەڵتانم لەم بڕگێتە باز لە بابەتێک دەگەین کە پەیوەندی بە تەندروستی دڵدانەوە هەیە. باز لە پڕکردنەوەی دان دەکەین، بزانین پڕکردنەوەی دان چییە، کێن ئەوانەی کە پڕکردنەوەی دانیان بۆ ئەنجام دەدرێت و گرنگترین خاڵەکان لە پڕکردنەوەی داندا چین، ئەو جۆرە پڕکردنەوانی کە ئەنجام دەدرێن چ مادەیەکیان بۆ بەکارهێنرێت یاخود چەند جۆر لە پڕکردنەوە هەیە. گرنگترین ڕێنماییەکان دەخەینە ڕوو لەم بڕگەیەدا دەچینە لای دکتۆر سامان جەمال محەممەد، پزیشکی پسپۆڕی جوانکاری دان دەگەڵمانە. سڵاوتان لێبێ بەخێربێن. پڕکردنەوەی دان بریتیە لە بنیادنانەوە و پێکهاتەی ددانەکە کە لە ناوچوە بەهۆی کلۆری یان شکانی دانێکەوە ئێمە کلۆری دانەکە پاکەینەوە، ئەو بۆشایی کە دروستە بێ بە مادەیەکی تایبەت پڕیەکەینەوە تا ددانەکە فەرمانی خۆی وەربگرێتەوە، فەرمان و شێوەی خۆی وەربگرێتەوە، بیپارێزین لە ناوچوون. دروستبوونی کون یا بۆشایی لە دانەکە، دروستبوونی ئازار لە کاتی نانخواردن، دروستبوونی هەستیاری ددان، ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی کلۆربوونی دان بریتیە لە زۆر خواردنی مادەی شیرینی و بەکتریا و بریتیە لە دانەجیڕەی شەوان، شکانی دانەکانیا دروستبوونی درز بەهۆی بەرکەوتنی زەبرێکی بەهێز، زۆر خواردنەوەی شلەمەنی گەرم یان سارد ئەبێتە هۆی تەقینی ددان، لەو کاتانە پێویست دەکات هەر کاتێک کە شێوازی دانەکە تێکچوو زیانی بەرکەوت ئێمە پێویستە ئەو ددانە پڕ بکەینەوە. چەند جۆرێک پڕکردنەوەمان هەیە، چەند جۆرێک مادەی جیاوازمان هەیە، مادەی کۆمپۆزتمان هەیە کە ڕەنگی سروشتی ددانی هەیە و جوانە، مادەی ئەمەڵگەممان هەیە کە پلاتینی پێڵند لە ناو خەڵکە، ڕەنگی زیویە، ماوەیەکی زۆر بەرگاگرێت بۆ دانەکانی دواوە زیاتر بەکارێت. مادەی پۆرسەلینمان هەیە کە ئەمە زیاتر لە تاقیقەکان دروست دەکرێت بۆ ئینلەی، هەم جوانە هەم ماوەیەکی زۆر بەرگاگرێ. گڵازانۆمەرمان هەیە کە بێت هۆی ڕژاندنی مادەی فلۆراید بۆ بەهێزبوونی دانەکان، ئەم جۆرە مادەیە بۆ ددانی مناڵ بەکارێت. لە دوجارە ئێمە کە پێشتریش کراوە مادەی ئاڵتونمان هەیە، ئاڵتون ماوەیەکی زۆر بەرگاگرێت بەڵام دەگمەنە. بۆ هەموو تەمەنێک پڕکردنەوە ئەنجامەدرێ ئەو کەسانی کە ددانیان هاتبێت لە منە هەتا مناڵیش کە دانەشیریەکانیان کلۆرە بێت، ئێمە دەسەکەین بە پڕکردنەوەی دانەکانیان هەتا کە گەورە بوون دانەکانیان خوارد دەرنەچێت، ناڕێک دەرنەچێت، پێویستکە بە دانانی تەقویم بۆ ڕێکردنەوەی دانەکانیان. بە تایبەتی نەخۆشی شەکرە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر لە ناوچوونی دانەکان، پووکی دانەکان، ئێسکی ددانەکان. لە کاتی پڕکردنەوەی ئەو نەخۆشیە درێژخانەی کە پەیوەندیان بە پڕکردنەوەی دان هەیە ئێمە ئاگاداریان بین، وەکو بەرزە پەستانی خوێن، ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە پێویستە ئاگاداریان بین و بەنجی تایبەتیان بۆ بەکاربێنی. ئێمە سەرەتا پێویستە پشکنین بۆ دانەکە بکەین، بزانی دانەکانی هەستیارە بە سادی و بە گرمی بە شیرینی لە کاتی ناخواردنە هەستیارە تیشکی بۆ بگرین، هەتا بزانین کە نەخۆشی هەیە، ئەو کاتە شەد نییە هەموو پڕکردنەوەیەک پێویستی بە دەمار بڕین بێت. ئەو کاتانە پێویستەکە بە دەمار بڕین کە ددانەکە گەشت بێتە سەر ئازار لە کاتی ناخواردن یان شەوان خەبەری بکاتەوە، یان کاتێک کە ئاوێکی سارد شتێکی شیرینی خوا ئازارێکی زۆری پێگات هەتاوەکو مادەی هێورکەرەوە بەکارنێنێت، هەپی پاراستۆڵ ئەوەیکی پێڵێن ئازارەکەی نەشکێت. لەو کاتانەیە پێویستەکە دەمار ببڕین. بۆ پاکردنەوە یەکەم ستێپ کە چارەخوا سەردانی ئێماکە پێویستە دانەکانی بۆ پاکەینەوە هەتاکو ئەو ئیتیهابەی کە لە پووکیە هەیە نەیهێڵین، چونکە لە کاتی پڕکردنەوەی دانەکە بێتە هۆی خوێنبەربوون و تەسیرەکە لەسەر پڕکردنەوەکە. بەرزی ددان کاتێک کە پڕکردنەوەکە بەرزتر بێت لە ئاستی خۆی، ئەو ئەبێت هۆی نەڕەحەتی چارەخوازەکە کاتی نانخواردن، نانجوین، تەڕبوون لە کاتی پڕکردنەوە دانانی مادەکە. ئەو کاتێککە مادەکە دانین ئەبێت دانەکە وشک بێت، ئەبێت دانەکە بە تەواوەتی پاک کرابێتەوە، ئەگەر بە تەواوەتی پاک نەکرابێتەوە کلۆری ما بێت پڕکردنەوەکە فڕێتە دەرەوە، یان نەخۆشەکە نایپارێزێت، ڕێنمایەکانی پزیشکەکە جێبەجێ ناکات، دەسەکات ڕاستەخۆ دەستەکە بە خواردنی ڕق کە بێتەوەی جوڵانی پڕکردنەوەکە. زۆر جار پڕکردنەوەکان تێکەچن
بە تێپەڕبوونی کات بە تایبەتی مادەی کۆمپۆزت دوای چەند ساڵێک هەرچەنە ئێسامە گۆڕانکاری تیا کراوە و جۆری باش هاتووە بەڵام هەندێک جار گۆڕانکاری تیا بەسەریەت یان ئەو کەسە شتی زۆر سازۆ گەرمەخواتەوە بێت هۆی دروستبوونی درز لە بینی پڕکردنەوە و مادەی پڕکردنەوەکە و دانەکە ئەو کاتانە پێویستە کات کە مادەکە بگۆڕێت پڕکردنەوەکە یان شکانی بەشێک لە پڕکردنەوەکە یان بەشێک لە دانەکە کە مینای دانەکە زەعیفە بێت کاتێک کە شتێکی ڕقی پێخوا بەشێک لە پڕکردنەوەیە لە دانەکە شکێ ئەو کاتە دووبارە پێویستە پڕکردنەوەکە بگۆڕێت کاریگەری هەیە ئێمە ئامۆژگاری ئەو کەسانە ئاکەین کە پڕکردنەوەیان بۆ ئەنجامەکەین کە بنێشت زۆر نەجوون بە تایبەتی بنێشتی کوردی کە مادەیەکی جیڕە ئەبێتێ هۆی جوڵان و هاتنە دەرەوەی مادەی پڕکردنەوەکە خواردن کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تەندروستی ددانەکان ئەو کەسانی کە جگەرە زۆرەکێشن ئەبێتە هۆی دروستبوونی کلس لەسەر ڕووکاری دانەکان نەک کلۆربوونی دانەکان بەڵام کوحول مادەی ترشی زۆرتیایە کە ئەبێتەوە هۆی داخورانی پێکاتی مینای دانەکە کە مادەیەکی بەهێزە یارمەتیە بۆ زووتر کلۆربوونی دان و هەستایبوونی ددانەکان خانمانی دووگیان پڕکردنەوەیان بۆ ئەنجامە درێت بە تایبەتی دوای تاوابوونی 3 مانگ لە سکەکەیان واتە لە 4 مانگی و 5 مانگی و 6 مانگی سکەکەیان زۆربەی زۆری کارەکانی چارەسەری ددانیان بۆ ئەنجامە درێت بە تایبەتی پڕکردنەوە بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بین کە باری سکەکەی جێگیر بێت و ڕاژ لەگەڵ پزیشکی ژنانەکەی یا بکەین تا چەندێک بتوانین ئێمە بەنجی بۆ بەکاربێنیت و ئەو ماوەیە کە ئافرەتە دووگیانەکە لەسەر کورسیەکە مێنێتەوە ماوەیەکی دیاریکرااو بێت کە لە نیو سەعات نیو کاتژمێر تێپەڕ نەکات